بەناوی خۆی مەزن من پرشنگی ڕستگار هاوسەرم سامانی حەسەن خانپور ماوەی 12 ڕۆژە لە سەردەشتی ڕۆژهەڵاتەوە بەرەو هەڵەبجە لە باشوور هاتووین بە بۆنەی ساڵیادی کیمیابارانی سەردەشتەوە کە حوتی پۆشپەڕ بوو لە شاری هەڵەبجەی شەهید زۆر مەراسمێک و ڕێوڕسمێکی جوان بەڕێوە چوو. ئێمەش بە سپاس و پێزانینی ئەم کارە جوانە ئەم ڕێگەمانە بڕیوەوە هاتوین بۆ ئێرە بەناوی ئەوە کە دروشمەکەمان ئەوە بوو کە بەناوی نەبوو چەکی کیمیایی بەڵێ بۆ ژیانەوە و هەروە ژینگە پارێزی کە یەکێ لە گەورەترین دروشمەکانمان و ئامانجەکەمان هەر ئەوەیە چون بەڕاستی ئەگەر ئێمە ژیانەوەمان بەو شێوە بێت هەر بەردەوامە بین ئەوە کە چەکی کیمیایی دەردێکە کە هەر دوایی نایە ئەوە خۆی کە تەواو بوو بەڵام یادی تەواوی نایە ئەو خەموو پەژارەیە هەر بەسەرچوونی ئێسەمە یادێکی لێ ئەەکەین بەناو ساڵ یادێک دەین بەڕێوەڕسمێکی بۆ بەڕێوە بین چکۆلەترین شتێکە کە ئەتوانین لە دەستمان دێ بیکەین بەڵام ئەگەر بتوانین لە پەنای ئەم دروشمەیە ئەم یادکردنەوەی ساڵ یادە بتوانین کارێ وەکو ژینگە پارێزی کە ژیانمانە و نەسڵ دوای نەسڵ بۆ نەوەی داهاتوومان ئەوە ئەمێنێتەوە و ئەو یادێکە بۆ جیالەوەکە بۆ ئەو کوژراوانە و ئەو شەهید کراوانە کە بە چەکی کیمیایی لە بینچوون لە بینچوونیشیان نییە بەڵام ئەتوانین بەوە زیاتر پەرەی پێ بدەین. یەکێ لە ئاکارەکان و ئامانجەکانی ئێمە بۆ پاسکل سواری هەرەوەیە کە بمانەوێ کەمتر لە سەیارە و لە وەسیلەی ئیسفادەکەین کە بۆ گەرمبوونی کەش و هەوا هەروەها بۆ لە بینچوونی دارستانەکانمان ئەوە خۆ ئێمە بەوانە دەژین ئەبێ ژیانمان لەسەرەوەیە بەڵام ئەگەر بوا بواە کەمە پەڕی پێ بدرایە لە ناو شار و شارۆچکەکان و گوندەکان و وڵات بە وڵات زۆر خۆشە بوو بە شکرانە کوردستان ئەو نەخۆشە هەر بە هەشتێکە تەواوی نایە جا بێ قەیری بزانین بەڕاستی ئەوە کە بە هەر جۆرێک حکوومەتەکان ئەیانەوێ بە باشە بێ یا بە خراپە بێ ئەم دارستانانە پسووتێنن بەڕاستی بۆ ئێمە زۆر جێی شەرمە من کە بۆ خۆم شەرمی لێ ئەەکەم وە ئەمەوێ هەر ئابم کارەی خۆم بتوانم گۆشەیەکی دەحتا بە نیشاندان بێ بە پیشاندان بێ کە هاوتای خۆم ژنانی هاومسالی خۆم بەوە بزانن کە بەڕاستی ئەمە کارێکی کەم نییە ئەتوانین پەڕی پێ بدەین. کورد یەکێ لە ئەو خەڵکە دڵسۆز و ئاشتی خوازانن کە هێشتا پێیان نەزانیوە ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە بەرەوە ساڵ بە ساڵ ئەم پێکهاتانە بەدێدێنن و ئەم گرفتە بۆ ئەم خەڵکی کوردەواریە دروست دەکەن بەڵام نازانن کە لە ئاخرەوە لە ناوچوونی کورد لە ناوچوونی خۆیانە کورد مێژوویەکی گەلێک کۆنی هەیە بەعینیش ئەلان دەرکەوتووە هەر بەعینی دەرکەوتووە بەڵام هەر ئەیانەی خۆیان لادەن نازانم گوێیان کەڕ بووە چاویان کوێر بووە ناتوان ئەو شتانە ببینن بەداخەوە.